خاڵێکی ترکە لەوەی یارمەتی دەرمانەوێت دوورکەوینەوە لە ڕێیا و لە ڕێیابازی خوێندنی سیرەی پیاوچاکانە، هەروەکو کە خوێندنی یان تەماشاکردنی چارەنووسی ڕێیابازەکانیش کاریگەری بۆ ئێمە هەیە. ئێمە ئەگەر خۆمان ڕێیاباز بوو بین و وازمان لێ هێنابێ هەست بە ڕەفتاری خۆمانەکەین و بە کەسایەتی خۆمانەکەین. یان ڕێیابازمان لە دەوروبەری خۆمان بینیوە ساڵ و دوو ساڵ و چەند ساڵێکی زیاتر نەبردووە، ئەمە نەفەسی درێژ نییە لە ڕێگای خواناسیە، ئەمە زووەکەوێ. ئەوانەی دەوروبەرمان کە ناسیومانن بە ڕێیابازی ئێستا کە تەماشایانەکەین وەڵێن یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە ئێمە لەوە دوورخستن، خوایە نەهێڵی ئێمە بکەوینە ئەو داوە، نەهێڵی وەکو ئەومان لێبێ، خوایە هەر تەسلیم بە تۆ عەبدی تۆین، خوایە چەند گوناحکاریش بین ڕوومان بەس لە تۆیە و بەس تۆش ئەتوانی بمان پارێزی، چونکە چاومان لە حاڵی ڕێیابازەکەی. خوا ڕەحمی پێ بکە و تۆ بکە. قیامەتی لەدەسە چێ، دنیای لەدەسە چێ، کەسایەتیە فەوتێ، شخصیەتی کاریگەری نامێنێ، قسەکانی بە هەوایە ڕۆن. لە بەرامبەرا وەختێک کە تۆ دراسەی تاریخی ئەم سەحابە بەڕێزانەکەی، تۆ نەفسە دیا خەڵکێکی دەوروبەرەوە جا ئەوانە سەحابە بوون لە خزمەتی پێغەمبەری خۆیان بوون عەلەیهی سەڵات وسەلام، باشە وەرە سەر تابیعین. تۆ زانی ئیمامی مەسروق یەکێکە ناوی ئیمامی مەسروق چۆن عیبادەتی کرد لە کەعبە؟ تۆ زانی عەتای کوڕی ئەبی ڕەباح 70 ساڵ حەجی کردو چۆن کردوێتی؟ تۆ زانی شوڕەیحی قازی چۆن 50 ساڵ قازیەتی کردووە؟ تۆ زانی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ چه شخصیەتێکی هەبوو، چەند کاریگەر بوو. حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی ناردی بە شوێنیا بۆ کوشتنی، شمشێری ئامادە کردبووتی بە دەستی خۆمەی کوژ. بەڵام حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ کە هاتە مەجلسی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی و حەجاج لەبەری هەستا و فەرمووی پێی عەرزی کرد یا ئەبا سەعید فەرمووەرە ئێرە، تەنیشت خۆی بۆ چۆڵ کرد. خەڵک هەمووی تەعەجوبیان کردەوە بانگێکا بۆ کوشتن. دوایی کە ڕۆژ وتی پەل و بۆم شکا لە بەرامبەریان نەمێرا هیچ شتێکی بەرامبەر بکە. ئەم حەسەنی بەسری ئەم خاوەنی عیبادەتەیە، ئەم پیاوچاکەیە وەختێک کە کۆچی دوایی کرد نوێژی عەسر لە بەسڕایان نەکرا، کەس نەبوو جەماعەت بکە، هەموو عالەم بە دوای مەیتەکەوە بوو. هەر ئەم حەسەنی بەسریەیە کە دەدانە ساڵی ڕەبەق لە خۆراسان مجاهید بوو لە پێناوی خوای غەزایە کرد. بۆچی ناشە شخصیەتمان وەکو شخصیەتی ئەم حەسەنی بەسرێ پەروەردەکەین؟ تۆ بۆچی ناشێ سەلەفیش بیت و ئیخوانیش بیت و سۆفیش بیت و مجاهیدێکیش بیت؟ لە گروپەکان نابیت، بۆچی ناشێ ئەو سیفەتانە وەرگری؟ تۆ بۆچی ناشێ عەقیدەیەکی پاک و وەکو هی سەحابە و تابعینت هەبێ؟ بۆچی ناشێ زوهدێکی وەکو ئیمامی ابن القەیم وەکو شەیخ عەبدولقادری گەیلانی وەکو ئیبراهیمی کوڕی ئەدهەمت هەبێ؟ تۆ بۆچی ناشێ وەکو ئیخوانێک پەروەردەبی و نەفەس درێژبی لە پەروەردەکردنی خۆت و خێزان و دەوروبەرتە؟ بۆچی ناشێ غیرەتت بجوڵێ بۆ ئەم دینە، بۆ ئەم وەزعی مسلمانان و پێشێلکردنی مقدساتی مسلمانان و مجاهیدێکی صاحبی غیرەتێ بی لەبەر خاتری خوای گەورە؟ بۆچی ناشێ شخصیەتێکت هەبێ ئەم سیفەتانە کۆکاتوو؟ بۆچی ئەو سەحابە بەڕێزانە کە مەدحەکرێن ئەڵێن فرسان النەهار وڕهبان اللەیل، سوارچاکی ڕۆژن و پیاوچاکی شەوانن کە شەو نوێژەکانیان بەو شێوەیەکەن. تۆ محەممەدی کوڕی واسعت بینیوە لە جیهادەکەیە چۆن بوو بە ڕۆژ شەوانیشی چۆن عیبادەتیە کرد؟ تۆ ئیمامی شەعبیت بینیوە لە عیلمیا چۆن بوو چۆن نەگەیاندەوە بە خەڵکی؟ تۆ ئیمامە بەڕێزانت دراسە کردو دراسەیان کە بزانە خۆت چەند بچووکی خۆمان لە گەورەی ئەوانە ئەبینینەوە. بۆیە ئێستا خۆمان پێ گەورەیە چونکە ئەوانمان پێ بچووکەیان نایان ناسین. ئەمەش یارمەتی دەرەبێت لەوەی کە ڕێیابازیەکەت حەلکەی. تۆ ئاوڕ بدەرەوە لە پیاوچاکانی دەوروبەرت. تۆ خۆت لێ گەورە بووە، تۆ گەورە نەبووی، تۆ دەوروبەرەکەت نزمە، تۆ گەورە دیاری بووی بە داعی بووی، بە مەلا بووی، بە خەتیب بووی، بە قسەزان و ڕەوان بێژ و داعی و ڕۆژنامە، تۆ دەوروبەرەکەت نزمە. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ. ئەسبابی تر زۆرن، بەڵام من پێم وایە سەرەکی ترینیان خواناسیەکەی قورئان خوێندنی خۆت، ڕۆژانە بزانە چەند بەرەو تەقوا چوو. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ.
وی بتوانین محاسبەی نفسی خۆمان بکەین. محاسبەکردنی نفسی خۆت یارمەتی دەرە دەبێت لەسەر چارەسەری ڕێبازی لە گوناحەکانی تریش. خی گەورە یارمەتی دەرمان بێ محاسبەی نفسی خۆمان بکەین، یارمەتی دەرمان بێ لەوەی بتوانین تەقواکاری بکەین، یارمەتی دەرمان بێ لەوەی ئەخلاقمان پارسەنگ بکەین. بەخوا خۆ ڕەوشتمان پارسەنگ نابێت نە لەگەڵ خۆمان نە لەگەڵ کەسی تر، نە لەگەڵ نزیکەکان نە لەگەڵ دوورەکان، نە لەگەڵ مسلمان نە لەگەڵ کافرەکان، هەتاوەکو لە ناخمانە خواناسیەکی ڕاستەقینەمان بۆ دروست نەبێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.